خۆپشاندانی ئەمڕۆی خوێندکاران لە سەرەتادا بە شێوەیەکی ئارام و هێمنانە بووە چالاکیە مەدنەکان پارێزگاری لێ کردوون بەڵام لەو کاتێک کە هاتنە لە نزیکەی 12:30 بوو ئەو کاتە بوو گەستنە نزیک مەڵبەند لەسەر شەقامی سالم هەستەکەم ئەوەی کە ئێمە خۆمان بە چای خۆمان بینیمان ئەوانە هەمان خوێندکار نەبوون بەشێک لە خەڵکی گێرە شێوێن تێکەڵای خوێندکاران بوو کۆمەڵێ کاری ناڕەوایان کرد دەرحەق بە مەڵبەند و بەرتاویشتن و ئەمانە وە زەرەر و زیانێکی مادی بەسیتیشان لە مەڵبەنداوە بۆ شێوەیە نییە ئەوەی کە هەبووە تەنها ژوورێک گڕی گرتووە بۆ هۆی غازی فرمەزگرژێنەوە بۆ بە هەر هۆیەک بۆ ئەوان کە ئەنجامیانەوە وڵا هەڵوێستی یەکێتی نیشتیمانی دایمان ڕوون بووە لە ینی پشتیوانێکی سەرسەختی خوێندکارانی کردووە جگە لەوە لاوان گەنجان هەموو ئەمانە لە نێوێندا خوێندکاران کە توێژێکی گرنگی داینەمۆی ئەم کۆمەلگایی ئێمن چینێکی ڕۆشنبیر و شیارن بە دڵنیاییەوە ئێمە پشتیوانیان یەکەن ئەوانە مافی ڕاوی خۆیانە ئێمە لەسەر مافی ڕاویان ئێمەش دێنێ دەنگ و پشتیوانیانەکەین